لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی 53 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأقيموا الصلاة وآتوا الزكاة واركعوا مع الراكعين. بەڕێ خۆشەویستان لە درێژەی ئەو ئاتانێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە مخاتەبەی بەنی ئیسرائیل دەکات کە لە دوای ئەوانیش وەکو گوتمان زانایان دەفەرمون ئێمەش پێی مخاتەبین. خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمانیان پێ دەکات وأقیموا الصلاة وآتوا الزكاة کەواتە نوێژ ئەنجام بدەن بە ئیقامەکردن وەکو چەند جارێک باسمان کردێ کەوە نافەرمی ئەدای بکەن بەڵکو ئیقامەی بکەن کەواتە ئەنجامدانی بە هەموو ئەرکان و شروط و واجباتەکانی بە خوشوع و بە خوضوعەوە بەو شێوەی کەوە لەلایەن خوای گەورەوە هاتیە سوبحانەهو وتەعالە پێ دەگوترێ ئیقامە و هەروەها زەکات بدەن زەکاتی ماڵەکانتان بدەن و ئاتوا الزەکاتە بەو شێوەی و بەو میقداری کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەیانی کردێت داواکراوە. ئیتر ئەوجار لێرەدا زانا هەندێک دەفەرمواتە خیتاب لەگەڵ بەنی ئیسرائیل دەکا واتە نوێژ بکەن وەکو ئومەتی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم کەواتە ئیمان بە پەیامی ئەخیر و ڕیسالەی ئەخیر لە ڕێگای محەممەد المستەفا کە هاتی صلی الله علیه وسلم ئیمانی پێبین و ئیتر وەکو ئەوان بەو شێوەی کە ئەو دەفەرمی نوێژ ئەنجام بدەن و هەروەها زەکاتی ماڵەکانتان بدەن وەرکەعوا مع الراکعین ڕکوع لەگەڵ کەسانێکی ڕاکع ببن کەواتە هەندێک لە زانایان دەفەرمون واتە ئیمان بینن ئەوجا لە دوای ئیمان هێنان هەموو ئەو شتانی کەوا لە موسڵمان داواکرایە ئەنگۆش لێتان داواکرایە و جێبەجێ بکەن. هەندێک لە زانایان دەفەرمون واتە هەر لە خوای گەورە سوبحانەهو وتەعالە خیتابیان لەگەڵ دەکاتن لەسەر ئەوەی کەوا پێشی هاتنی ئیسلام کاتێک کە ئەوانیش بە هەمان شێوە تاعەت و عیبادات بەو شێوەی لە شەریعەتەکەی خۆیان هاتیە لە نوێژکردن و زەکاتدان کەوا لەسەر هەموو ئومەتەکانی تریش لە ئەتباعی هەموو پێغەمبەرانی تریش عەلەیهیمو الصەلاة وەسەلام خوای گەورە نوێژی لە هەمووان داوا کردیە بەو شێوەی کە لەسەر زمانی پێغەمبەرەکان پێیان گەیشتیە عەلەیهی الصەلاة وەسەلام و هەروەها زەکات و میقداری ئەو زەکاتش کەوا حەسەب شەریعەتی خۆیان کەواتە هەندێک لە زانایان دەفەرمون واتە لەسەر شەریعەتەکەی خۆتان هەتا وەکو پێغەمبەر هات صلی الله علیه وسلم ئەنگۆ هەتا ئەو کاتە پێویست بوو لەسەر شەریعەتەکەی خۆتان عیبادەت بکەن بەو شێوەی کەوا لێتان داواکرایە. بەڵام ئەو ڕەئیەی دووەم زیاتر وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ باز دەکاتن کە وەکو یەکەم جار باسمان کرد واتە ئیمان بینن ئەوجا هەموو ئەو واجباتانی کەوا لە موسڵمانێک داواکرایە ئەنگۆش لێتان داواکرایە و جێبەجێ بکەن بۆی کەوا نوێژ بکەن لەگەڵ ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم بەو شێوەی کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم صلوا كما رأيتموني أصلي و زەکات بدەن بەو شێوەی کە مقدارەکەی دیاری کرایە لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە دەیاندرێتێ و بە چ شێوەیەک هەمووی بەو شێوەی ئەنگۆش لێتان داواکرایە بیدەن وەرکەعوا مع الراکعین ڕکوع ببەن لەگەڵ کەسانێکی ڕاکع ڕکوع ببەن لەگەڵ کەسانێکی ڕاکع کەواتە لێردا واتە نوێژ بکەن لەگەڵ ئەو کەسانی کەوا نوێژ خوێنن. جا لێردا هەندێک لە زانایان دەفەرمون واتە ئەوە یەک لە بەڵگەکانە کەوا نوێژ بە جەماعەت ئەنجام بدەن نوێژ بە جەماعەت ئەنجام بدەن کەواتە لەبەر ئەوەی ڕکوع کە دەفەرمون وەرکەعوا مع الراکعین دیارە سوزدەبردن معلومە با بڵێن سوزدە بە تەنها وەکو عیبادەت ئەوە واریدە سوزدەی شکرمان هەیە سوزدەی تیلاوەمان هەیە بەڵام ڕکوع بە جودا ڕکوع بە تەنها لە خارجی نوێژ نەهاتی وەکو عیبادەتێکی مستەقیل هاتبیتن لێ زانان دەفەرمون وەرکەعوا مع الراکعین ئەی صلوا مع المصلین صلوا مع المصلین واتە نوێژ بکەن لەگەڵ نوێژ خوێنان لەبەرەوە ڕکوع بە تەنها وەکو عیبادەتێکی مستەقیل باس نەکرایە و وارد نییە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیتر کاتێکەوە لێرەشدا ئەگەر بەو تەفسیرەی واتە نوێژ بکەن لەگەڵ نوێژ خوێنان
لێرەدا تعبیر لە نوێژ کرا بە ڕکوع بەڵگەی لەسەر ئەوەی کەوا ڕکوع یەک لە ڕوکنە هەرە گرنگەکانی نوێژە لێی خوای گەورە سوبحانەهو وتەعالا نوێژی بە ڕکوع ناوبردیە نوێژی بە ڕکوع ناوبردێ هەندێک لە زانایان دەفەرمون وەرکەعوا مع الراکعین واتە ملکەت بن لە بۆ هەموو فەرمانەکانی خوای گەورە لەگەڵ ئەو کەسانی کەوا ملکەتن لە بۆ هەموو فەرمانەکانی خوای گەورە لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کاتە دەڵێن ڕکوع بە معنای خضوع و ملکەتی دێ لە بۆ فەرمانەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا جا یەک ملاحەزە دەمینێ وەرکەعوا مع الراکعین کە گوتمان هەندێک لە زانایان دەفەرمون صلوا مع المصلین ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا نوێژ ئەسڵ وا بە جەماعەت بکرێ بەڵام لەگەڵ ئەوەش لەوانەیە با من هەندێک لە عولەما ملاحەزان لەسەر ئەوە بە بەڵگە دەچی لەسەر وجوبی نوێژی جەماعەت کە واجبەیانە لەبەر ئەوەی مەسەن خوای گەورە بەرامبەر بە مەریەم عەلەیها السەلام عین لە سوڕەتی ئالی عیمراندا باسی دەکاتن وەرکەعی مع الراکعین خۆ معلوم ئەوش کە ئافرەتە و نوێژ لەسەری واجب نییە بە جەماعەت بکاتن ئیتر دەڵێن ئەوە نابتە بەڵگە لەسەر وجوبی نوێژ جەماعەت بە هەر حاڵ واجببوونی نوێژی جەماعەت چەندین بەڵگەی تری لەسەر لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر ئەگەر ئەوەش بە بەڵگە نەچیتن بەڵگەی دیکەمان لەدەستە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا لەسەر پیاوانی ئەو ئومەتەی نوێژی جەماعەت ئەنجامدانی لە مزگەوتەکان واجبە والله ئەعلەم ئیتر وەکو گوتشمان دەڵێنەوە فعلا ئەو تەوجیهانە و ئەو خیتابانەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە بۆ بەنی ئیسرائیل ئێمەش پێی مخاطبين فعلا إيمش ليرو لسندين زي جاي كفرمان من فكرة وأقيموا الصلاة وهروها إيتاء الزكاة واركعوا مع الراكعين بلا إيمش سواء بمعنى نويجبه ويأخذ بمعنى خضوع وملكتيبة بلا إيمش بهموش شويك داوما لكرا أو فرمانا ما اللي بيتزيه لدواء وده فرمي أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون جا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێرە هەر لە سیاقی ئاەتەکانی کە مخاطبەی بەنی ئیسرائیل دەکا و ئێمەش پێی مخاطبین ئەتەأمرون الناس بالبر لە صیغەی تعجبدا دەفەرمی خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمان بە خەڵکی دەکەن بە بیر وەکو زانان دەفەرمێ ئەی جیماع الخەیر واتە هەموو چاکەکان لە ناو بازنەی بیر جێگەیان دەبیتەوە فەرمان بە خەڵکی دەکەن بە چاکە لكاتێکدا وتنسون أنفسكم خۆتان لەبیر دەکەن لەبیر چوون بە مانای تەرک دێ کەواتە بە خۆتان تەرچی دەکەن لەبەرەوەی وەکو گوتمان لە چەندین جێگا خوای گەورە سوبحانەهو وتەعالا مەسەن لە قورئانی پیرۆز باز لە ڕۆژی قیامەت دەکاتن لەوانەی کەوا خوای گەورەیان لەفکردچووە دینی خۆیان لەفکردچووە خوای گەورە فەرمی ئینا نەسیناکم ئێمەش لەبیرتان دەکەین خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو لە جێگایەک کە دەفەرمی وما كان ربك نسيا خوا هیچ لەبیر ناکە سوبحانەهو وتەعالا کەواتە لێرەدا نیسیان بە معنای تەرک دێ واستان لێ دەینین کەواتە لێرەش ئەتەأمرون الناس بالبر فەرمان بە خەڵکی دەکەن بە چاکەکان لە کاتێکدا خۆتان لەبیر دەکەن واتە خۆتان تەرک دەکەن واز لێ دەین بە خۆتان چاکەکانتان لێ نایەتەجێ لە کاتێکدا وأنتم تتلون الكتاب لە کاتێکدا ئەنگۆ کتابی خوا دەخوێننەوە كتابي خوا دەخین کەواتە ئەوە لێرەدا وأنتم تتلون الكتاب حالیە وەکو زانایان دەفەرمون والحال أنكم تتلون الكتاب کەواتە جەریمەکە بەوەی زۆر گەورە دەبێت لە کاتێکدا ئەنگۆ کتابی خوا دەخینەوە کە دەشزانن لە کتابی خوای گەورە لە چەندین جێگا باز کرایەکەوە ئەو فەرمانەی کە بە خەڵکی دەکەی و ئەو ڕێنمونەی لۆ خەڵکی باسی دەکەی پێش هەموو کەسێک پێویستە بە خۆت لێ بێتە جێ پێش هەموو کەسێک پێویستە لە خۆت جێبەجێ بکرێ وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه وكو خواهي لسورة هود لسر زماني شعيب عليه الصلاة والسلام بقوم كذا فرمي نامي أم المخالفتام كم لشتك كوا أم قد غثت عندكم أوش أنزام بدن بخم مخالفة بكم بتسم أنزامي بدم كواتا أصل لهمو مسلمانك بتايبتي لكسي داعي بانخواز كاتك وخلشي بانك دكا بلي وأنا أول المسلمين أم يكم كسم كتسليم بويمة يكم كسم كبخوم جيب زيدكم كاتب براستي وأنتم تتلون الكتاب واتا لكاتك دكا نقول علم تامبي وكو لا أتكي بيشرج باسم وأنتم تعلمون كاتك علم بشتيك هيا بيويستا أو علم واد ليبكا أو علم كاتك دفت علمي نافع وحجة لبوت كبيك عمل أجر نذكر ده عمل أو علم نافع إنه ده بتحد زل سرت خاف أنا ما بدأ زال يرد خوش ويستان ديارة
لەسەر مەسەلەی ئەوەی کەوا کەسێک شتێک بزانی و جێبەجێی بکە وایە خود جێبەجێی نەکا وایە خود کەسێک داوە دەکا و بەخۆی جێبەجێی ناکە ئەو بابەتەریان لێرە و لە ئاەتی دیکەش خوای گەورە لە چەندین جێگا باسی کردێ يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون أي كومري باورداران لۆ شتێک دەڵێن بە خۆتان ئەنجامی نادەن کەبوڕە مەقتە واتە غەزەبێکی گەورە لەلایەن خوای گەورەوە لە ئەو کەسانەی کەوا شتێک دەڵێن و جێبەجێ ناکەن خوا پەنامان بدە خوا پەنامان بدە کەواتە ئەسڵ وایە یەکەم کەس بە خۆت جێبەجێ بکەی ئەو جا دوایەش فەرمان بە خەڵکی بکەی و دیارە وەکو زانایانیش دەفەرمون لسان الحال أبلغ من لسان المقال هەر یەک لە ئێمە دوو زمانمان هەیە زمانێک کەوا مەقالە قسەی پێ دەکەین زمانێکی حاڵیشمان واتە واقعی حاڵمان ئەویش زمانێکە کەوا خەڵک گوێی لێ ڕادەگری و دەیبینی و دەخینیتەوە زانایان دەڵێن زمان حاڵی هەر کەسێک بەلیغترە کاریگەرترە لە زمانی مەقالی واتە کەسێک کە قسان دەکاتن بەڵێ خەڵک گوێی لێ ڕادەگری بەڵام کاتێک زیاتر گوێی لێ ڕێکرد دەبینی بەخۆی جێبەجێ دەکات ئەگەر بەخۆی جێبەجێ نەکە ئەوکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ کەسانێک کاتێکەوە بە زمان خەڵکی بانگ دەکەن لە بۆ ڕێگای بەهەشت بەڵام بەخۆی جێبەجێی ناکە ئەوە دیارە بە معنای ئەوەی دێ وا بە خەڵکی دەڵێ ئەگەر ئەو قسەی کا من پێتان دەڵێم ئەگەر پێم ڕاست بە یەکەم کەس بەخۆم جێبەجێم دەکرد کەواتە بەکردەوەکانی و بە زمان حاڵی قسەکانی خۆی بە درۆ دەزانی لێ دەڵێ ئەوانە کەسانێکن في الظاهر أدلة وفي الحقيقة هم قطاع طرق دەڵێ کەسانێکەوە بە زمان خەڵکی بانگ بکەن لە بۆ ڕێگای حەق بەڵام بەکردەوەکانیان قسەکانی خۆیان هەڵوەشێنەوە جێبەجێ نەکەن ئەوانە ظاهرەن ڕێبەرن لە بۆ خەڵکی ڕێنیشاندن لە بۆ خەڵکی بەڵام لە حەقیقەتدا ئەوانە کەسانێکن قطاع طرق ڕێگرن لە ڕێگای بەهەشت ڕێگرن لە ڕێگای بەهەشت کەواتە بەڕاستی خوا پەناماندا و قەزەیەکی زۆر زۆر گەورەیە ئەسڵ وایە مسلمان ئەو شتێکەوە دەیلێت جێبەجێ بکە یاخود پێش ئەوەی بێڵێت جێبەجێ بکە ئەگەر هەرنا لە کاتی گوتنی و لە دوای گوتنی پێویستە جێبەجێ بکە بەڵام لێرەدا قەزەیەش کەشێ پێویستە ڕوون بکرێتەوە ئێستا لێرەدا ئێمە هەر یەک لە ئێمە دوو واجبمانە سەرشانە حەقێک کە پێمانە عیلمێک کە پێمانە پێویستە ڕای بگەینین علمێک کە پێمانە پێویستە ڕای بگەینین لە هەمان کاتدا ئەو ڕاگەیانێک کە ئەتوو ڕای دەگەینی ئەو عیلمە پێویستە لە سەخۆتی جێبەجێ بکەیت کەواتە دوو شتە بەڵام ئەگەر ڕادگەیاند و بەخۆت جێبەجێت نەکرد ئەوە لێرەدا ئەو ئاتە ئەو کەسە پێی مەشمولە و کەبوڕە مەقتەن عیند الله ئەدی ئەگەر نە بەخۆی جێبەجێ کرد نە ڕاشی گەیان ئەوە دەبتە دوو تاوان کەواتە لێرەدا لێمان تێک نەچی یعنی لە حاڵەتێک کە ئێمە قەزیەک لە قەزیەکان فەرمانێک لە فەرمانەکان پێمان جێبەجێ ناکرێ معنای ئەوە نیە ڕای نەگەینی کەواتە جێبەجێ نەکردنی ئەوە تاوانێکە ڕانەگەیاندنی تاوانێکی دیکەیە کەواتە دوو تاوان ئەنجام دەی لەو حاڵەتەی یەک تاوان ئەنجام دەی باشترە ڕای بگەینە ئەگەر بەخۆشت جێبەجێ ناکەی بەڵێ گوناه و تاوانت گەورەیە بەڵام کە ڕاشی ناگەینی گوناهەکە گەورەتر دەبی لەسەرت ئەسڵ وایە ڕای بگەین و جێبەجێشی بکەی بەڵام ئەگەر یەکت نەکرد ئەوەی تریشیان معنای نییە نەیکەی لێ وەکو لە زانایان دەژێڕنەوە لەوانە ئیمام مالیک لە ڕەبیعە دەجێڕتەوە دەفەرمی گوێم لە سەعیدی کوڕی جوبەیر بوو ڕەحمەتی خوای لێبی کە دەفەرمیتن ئەگەر هەر کەسێک وا بیر بکاتەوە کە فەرمان بە چاکە ناکەم و ڕێگە لە خراپە ناگرم هەتا بخۆم هیچ شتێکم تێدا نەبی واتە هەموم جێبەجێ کردبی و خۆم لە هەموو قەدەغ کراوەکان پاراستەیە دەفەرمی ئەگەر هەر کەسێک وا بیر بکاتەوە ئەوە هیچ کەسێک ناتوانی فەرمان بە چاکە بکە و ڕێگە لە خراپە بگری و داوە بکات بەرەوەی هیچ کەسێک شتێش تێدا نیە ئەو جا وەکو ئیمام مالیک دەفەرمی سەدەقە ڕاستی کرد سەعیدی کوڕی جوبەیر هیچ کەسێک نییە ئەوەی تێدا نەبی هیچ کەسێک نییە هیچ کەم و کورتێش تێدا نەبی بڵێ وەڵام چاوەڕێت کەمە تا بەخۆم کامل دەکەم 100% ئەوجە فەرمانەکان جێبەجێ دەکەم ئەوجە داوای لۆ دەکەم نەخێر پێویستە هەوڵ بدەین لەسەر خۆمان جێبەجێ بکەین لە قەدەر توانە و هەوڵ بدەین ڕاشی بگەینین هەوڵ بدەین ڕاد هەردووشی ئەنجام بدەین بەڵام ئەگەر یەکێکمان پێی ئەنجام نەدرا معنای ئەوە نیە ئەوەی تریشان ئەنجام نەدەین ئەفەلا تعقیلون کەواتە ئەگەر کەسێک وا بکە فەرمان بە چاکە بکە بەخۆشی خۆی لەبیر بکە و ئەنجامی نەدا لە کاتێکدا کەوا کتابی خوای گەورە دەخوێنیتەوە ئەو بەڕاستی شتێکە لەگەڵ عەقل ناگونجێ ئەفەلا تعقیلون دیارە عەقل لێرەدا و لە چەندین جێگات کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو شێوەیە هانماندا عەقلی ڕوشدە
عقلی ڕشد کامە دوو جۆرە عقلمان هەیە عقلی ئیدراکمان هەیە عقلی ڕشدمان هەیە عقلی ئیدراک ئەوەیە کە وەکو زانان دەفەرمونون کەسێک مکەلەفە کە عاقل بی کەسی غێر عاقل کەسی با بڵێن ئەوەی کەوە شێتە ئەو کەس هەر مکەلەف نییە بەڵام کەسی عاقل کەوە ئیدراکی شت بکە مکەلەفە بە دینی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەڵام هەموو کەسێک کەوە عقلی ئیدراکی هەبێ عقلی ڕشدی نییە دەبێت چاک دەزانی و تێدەگا ئاەتەکانی خوای گەورە بەڵام عقلی ڕشدی نییە لا يحسن التصرف يتلير أفلا تعقلون معناه عقل إدراك تانية تقول أجر عقل إدراك نبي هل مكلفني بآتكان أفلا تعقل عقل رشد دانية أو عقل تانية كورجال راس تاني شام بدا أو عقل تانية كواشتيق أنزام بدن بقازان زي خوتان لدنيا ولا قيامة توابي عقل رشد دانية كمقابلك سفيهن لا تحسنون التصرف خوابنا ما بدا لأخوي يقول دبارين لو كسان بين كواهم فرمانة كان أخوي يقول زيب كين ئەو جا ڕای بگەینین تاوکو ببتە حجە لە بەمان ڕۆژی قیامەتێ خوا نەخواستە لەو کەسانە نەبین کەوا قسە دەکەین و لەسەر خۆشمان جێبەجێ ناکەین خوا پەناماندا ببتە حجە لە سەرمان و ڕوڕەش و شەرمەزاری دنیا و قیامەت بین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون